لێ بڕاستی ڕەوش خراپە کۆمار هەفت مەحدەر باس بوونێ یعنی بە هەزاران مرۆڤ ژیان ناخۆش دەستانە تایبەتی ژن و منداڵ یعنی لە ئیسرائیلێژی وسا بوو بەگو حەماسەیە ریشکری و نەها لە غەزا و ڕەفاحژی بە هەزارێن کەسین سیڤیلێ حەماسەم جەنگەی دەست پێ کرد بۆ ماڵوێرانی بۆ فەڵەستینەکان وسا لێ هاتیە و لێ یعنی تو ئەنجامژی کو ئاگربەستەک پێکوەرێ ڕەوشبەر بە ئاسایی بوونێ بەویشی بچێ نینە وێ میوانێکی مەژی هەلوێ لە سەروان مژاران پسپۆرەی سیاسەتە ئەمریکای ژە قودسێ حوسێن ئەلدیک میوانێمەیە سلااف بۆتە برێز حوسێن ئەلدیک ساڵتان لێ بێتۆم کاتتان باش پێتان وایە بۆ ئیسرائیل گرنگە دادگای دادی نێودوڵەتی داوای هەرچیە بکات یان نەیکات بێگومان ئەوەی کە دەرچوو لە بڕیاری دادگای دادی نێودەوڵەتی ئەمە پێشاتێکی زۆر گرنگە کاریگەری زۆری دەبێت لە ڕای گشتی جیهانیدا هەروەها لەسەر دۆزی فەڵەستین و ململانەی فەڵەستینی ئیسرائیلیدا کاریگەری زۆری دەبێت ئەمە باڵاترین دامەزراوەی جیهانیە کە دامەزرایەکێکە لە دامەزراوەکانی کۆمەڵی گشتی نەتەوەی گرتووەکان کە دامەزراوەیەکی نێودەوڵەتی دادگاییە کە ئەنجومەنی ئاسایش چاودێریش دەکات کاتێکەوە بڕیارێکی لەم شێوەیە لە دادگای دادی نێودوڵەتی دەدەچێت پێویستە ئیسرائیل پابەندی ئەو بڕیارانە بێت چونکە بڕیارەکە ڕاستەخۆ دەچێتە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیەوە ئەمن بڕیارە پێشاتێکی زۆر گرنگە بۆ وەستاندنی شەڕ لە غەزە و کردنەوەی دەواازە سنووریەکان لە کەتی غەزا و هەروەها ڕێگەپێدان بە گەیاندنی هاوکاریە مرۆیەکان و لەمان کاتدا چوونی لێژەکاری لە کۆڕینەوە بۆ کەتی غەزا هەروەها لە بەرامبەردا پێویستە حەماسیش بارەمتەکان بە شێوەیەکی دەست بەجێ ئازاد بکاتێ ئێمە ئێستا لە بەردەم چەندین سیناریۆدان سیناریۆیەکەم ئەوەیە کە ئیسرائیل ڕەنگە ڕەتی بکاتەوە لە ئەنجومەنی ئاسایشە یان ئەوە تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڤیتۆ دژی ئەم بڕیارە بەکاربهێنێت لە ئەنجومەنی ئاسایشم ڕەنگە بڕیارێکی معنەوی بمێنێتەوە لە هەمانکار یان ئەوە تا ئەمریکا ڕەنگە دەنگ نەدات لە ئەنجومەنی ئاسایش کەواتە ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا ئیسرائیل بڕیارەکە جێبەجێ دەکات ئەمە یەکێکە لە سیناریۆ هاتووەکاندا بەڵام تاوکو ئەگەر چی ئیسرائیلیش پابند بوو شەڕی لە ڕەفەح وەستاند ئایا حەماس پابندە بێت بە ئازادکردنی بارەمتەکان ئەمانە کۆمەڵێک سیناریۆن ڕەنگە شەڕەکە بەردەوام بێت لە داهاتوشدا ئەم بڕیارە زۆر گرنگە سەرکەوتنێکی معنەوی گرنگە ئەم بەڵام پێویستە لە ڕووی کردەیەوە بەڕاستی پێویستە باکردداری هەنگاو بندرێت بۆ ئازادکردنی بارەمتەکان بە شێوەیەکی دەست بەجێت ئەمە لادانی چەندین کۆسپەکانیش لە هەمانکاتدا ڕێڕەوێکی دیکە بریتە لە ڕێڕەوی سیاسی دانوستاندن کە لە پاریسەوە لە ڕێگەی نێوەنگیرەکانەوە لە ڕێگەی قەتەری و مسرەکانەوە بەڕێوە دەچێت ئەوەی کە ناودەبلێت بە نێوەنگیری سێقۆڵی عەرەبی هەواڵگیری ئەمریکا ویلیام بێرنس لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا کۆبوویەوە ڕەنگە گرێبەستێک هەبێت ڕێکەوتنێکە بێت لەگەڵ دادگای دادی نێودوڵەتی لە هەمان کاتدا بڕیارەکان جێبەجێ بکرێتە بەڵام ئەوەی کە هەیە تەنها بۆ سەر ڕەفحا نەک بۆ تەواوی کەرتی غەزا ئەمە ئاگربەستە مرۆیەکە ڕەنگە ئەو ئاگربەستەی کە هەیە بۆ ماوەی داهاتوودا بۆ ماوەی ئەمە دەرچێک بێت بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەگەر هاتوو ڕێکەوتنیشی گرێبەستێکی کاتی نەبێت پێمان وایە ئەو بڕیارە تەنها بڕیارێکی معنەوی دەمێنێتەوە هیچی تر نە بەێ برێز حوسێنیانێ کارگەریە vê biryarê li gora baveriya rê ji bo çareseriya vê pirsê agiribestekî rawestandina şer diyalogekî baştir vediken لەوانەیە بڕیارەکە کاریگەریشی ئەرێنیشی هەبێت بە سەپاندنی زیاتری کۆتوبەند بەسەر سەرۆکوەزیرانی ئیسرائیل و کۆتوبەند بکرێت لە دانوستانەکاندا گەڕی کۆتایی دانوستانەکان بەڕاستی سازانێکە بوو لە نێوان تەواوی لایەنەکان تەنانەت وەزیری بەرگریشەوە ڕازی بوو بە پێشنیازی میسری بەڵام ئەوەی کە ڕازی نەبوو کە خودی بنیامین نەتەنیاهۆ بوو ڕازی نەبوو بە
ئەو ڕێکەوتنەکە سێ دۆسی سەرەکی هەن ئەوەی کە ڕوویدا لە دادگای دادی نێودەوڵەتی، پرسی دوم ئەوەی کە لە یەکێتی ئەوروپا دوێنێ ڕوویدا کە دانیان بە دەوڵەتی فەڵەستین لە ئەنجومەنی لە نەتەوەیەکگرتوەکانەوە، پرسی سێم ئەوەی کە لە داواکاری گشتی دادگای تاوانی نێودەوڵەتی دەرچوو ئایا کە بەڕیارێک دەربکات بۆ دەستگیرکردنی بنیامین نەتەنیاهۆ و هەروەها یوئاف گالاند وەزیری بەرگری. ئەم سێ پرسی بەکە باسمان کرد ڕەنگە کۆت و بەند و فشاری زیاتر بخاتە سەر سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ بۆ ئەوەی کەوا بگات بە ئاگربەستێکی کاتی و لە داهاتوویەکی نزیکدا لە ڕێگەی نێوەنگیری سێ قۆڵی عەرەبی و ئەمریکی ئەمان کاتدا کۆبنەوەکانی پاریس کە سبەی دەست پێ دەکەن. بەڵێ دکتۆر، پێتان وانییە هەر کۆت و بەندێ هەر بڕیارێک کۆمەڵگەی نێودەوڵەتیە دادگای دادی نێودەوڵەتی هەر لایەنێک دەریەکات پێتان وانێ بۆ ئیسرائیل گرنگ نییە، ینی ئیسرائیل گوێ لە کەس ناگرێت تا و کاتێگاتە ئەوەی خۆی پلانی بۆ داناوە خواست و ویستی خۆیەتی. بەڵێ بێگومان لە ڕووی مێژویەوە ئیسرائیل پابەندی بڕیارەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش نابێت، بەڵام ئەم بڕیارەی دوایی بەڕاستی باس لە کەشێکی سیاسی دەکات، هەروەها کەشێکی سەربازی دۆخی ناوخۆی ئیسرائیل لە هەمان کاتدا دەکات. بەڕاستی جوڵەیەک هەیە، جوڵەیەکی هەیە، دابەشبوونێکی زۆر هەیە لە نێو خودی ناوخۆی ئیسرائیل لە سەبارەت بە بارەمەکان ئەنجومەنی جەنگ لە ئیسرائیل لە هەمان کاتدا ئەوەش دابەشبوون هەیە. لە کاتی غەزە زیانێکی مرۆی زۆر بەر ئیسرائیل کەوتووە، چەندین بەرەی جیاواز کراونەتەوە لە باکوور لە باشوور، هەروەها حوسیەکان لە یەمەن، هەروەها گروپەکانی مەقاوەمی ئیسلامی لە عێراق و بەرەی غەزە، هەروەها لە هەمان کاتدا هەروەها بەرەی ڕایگشتی و زانکۆکانی ئەمریکا و زانکۆکانی ئەوروپا. سێم شت بابەتی ئەو جوڵەیی کە هەیە لە دادگای دادی نێودەوڵەتی و دادگای تاوانی نێودەوڵەتەکان و ئەو فشارەی کە وڵاتانی ئەوروپی هەیە، پێمان وایەکەوە ئەم دۆخە کە ئەو دۆخی کە ڕوویداوە لەم ماوەیەدا بەڕاستی فشارێکی زیاتر دەخڵکێنێت بۆ سەر ئیسرائیل و حکوومەتێکی بۆ ئەوەی کەوا ملکەتی بکات کە پابەندی بڕیاران نێودەوڵەتەکان دێت. بەڕاستی ئەمە بڕیارانە هی ئەمڕۆژین، بەڵام ئێستا بڕیارەکان زۆر بە هێزەوە هەن، ڕەنگە هاوکێشەی هێز لە جی ئیسرائیلدا بگۆڕێت، بەتایبەت دوای بڕیارەکانی دادگای دادی نێودەوڵەتی. برێز ئەلدێکیانی نوها هەلوێستا ئەمریکای ئیساڵ ئەمریکا دیچێ هەلبژارتنان گەلو ئەف پەیوەندیên واشنگتن شەرێک و لە غازای چێ دەبێت تەسیرێ لە ئیدارەیە بایدن لەسەر هەلوێستا گرێدایی بە ئیسرائیلێرە چاوا دەبێت نەخستیە زەحمەتیێدە ئیدارەیە بایدن کوونکار بێن هەلوێستەکی زەلال بگرن. گومانی تێدا نییە کە پەیوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا پەیوەندیەکی دامەزراوەیە لەسەر بنەمای دامەزراوە لە لێوان دوو دەوڵەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل، پەیوەندیەک کە بەڕاستی سنوورەکان تێپەڕاندووە، سنووری حیزبەکانی تێپەڕاندووە، تەنانەت سنووری دامەزراوەکانیشی تێپەڕاندووە. دەتوانین بڵین پەیوەندیەک کە لەسەرەوەی حیزبەکانە ڕەنگە دیموکراتی و کۆماریەکان ناکۆچیان هەبێت لە هەندێک پرسی ناوخۆی و پرسی دەرەکی بابەتی کۆچ و بابەتی بێکاری و بابەتی دیکەش، بەڵام کاتێک کە پرسەکە پەیوەست دەبێت بە ئیسرائیل پێمان وایە ئەو کاتە دیموکراتی و کۆمارەکان بەڕاستی هەردووچان کۆکن بۆ پاڵپشیکردن لە ئیسرائیل. ئیسرائیل بەڕاستی کۆنتترۆلی بڕیاری لە ئەمریکا کردووە، ئەوش بریتیا لە دامەزراوی کۆنگرسی ئەمریکای کۆنتترۆل کردووە. بەڕێ ڕاستە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکادا گۆڕانکاری ڕەنگە هەبێت بۆ کۆنگرس و بۆ ئەنجومەنی نوێنەران و حاکمی ویلایەتەکان لە هەمان کاتدا، تەنانەت بۆ سەرۆکاتی ئەمریکاش، تەنانەت گەورە خۆبەخشخەرانی هەڵبژاردنەکانیش ئەمان
ئەمانە بەڕاستی پیاوانی بازرگانی ئیسرائیلین بۆیە بەڕاستی ئەمە پاڵپشتی ئەمریکا دەگەێنێت بۆ ئیسرائیل کە بەردەوام دەوێت لە ڕووی سیاسی و سەربازیەوە پارتی کۆماریەکان ئەو بڕیارانەی کە هەن بڕیاری عقایدی و ئاینین سەبارەت بە ئیسرائیل دەریان دەکەن بەڵام سەبارەت بە دیموکراتەکان بەڕاستی دیموکراتەکان هەندێک بڕیاری سیاسی دەردەکەن بە شاری هەلی وڵاتی دیکەەوە بۆیە پاڵپشتی ئەمریکا دەکرێت بڵێن بۆ ئیسرائیل هەر بەردەوام دەبێت. بەڵێ دکتۆر حوسێن ئەلدیک شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە خودسەوە لەگەڵمان داوی سوپاس.